جه تلفزیون کردیا دنگی امریکا ل واشنگتن پایتخت اف دمو همی دمن و باش ایرو سهشنبه 16 پوشپرا 10726 کردیه لبرانبر هفته تیر ماه 1026 زاینه افکارا من بفرا و نوری و از صالح دمیجر ام به دمجمیره جوارا پیشکش دکن لم برنامه‌دا لەگەڵ ئێوە چاوێک بە گرنگترین هەواڵەکانی ڕۆژ لە ئەمریکا و جیهان و کوردستان دەخشێنین لەگەڵمان بن. سەرۆک ترامپ گەیشتە ئەنکەرە بۆ بەشداری لە لووتکەی ناتۆ و لەگەڵ ئەردۆغان کۆبوویەوە. سەرۆکی فرانسای ئیمانوئێل ماکرۆن د سەردانە خۆیان شامێدا گوت وڵاتی وی ئامادەیە بەشداری نوئاواکردنا ئابووریە سووریە ببە. كردها بعربها بشبك مينا بتشتغل مووسڵ دوای داعش دانیشتوانی شارەکە دەڵێن ئاسایش گەڕاوەتەوە بۆ شارەکە. تا بە دەرەوەی ئەمریکا دەبێنێ. او د درێژیە بەرنامەیەدا وڵاتیان کورد دەبێژن کە دەوێت دەنگی ئەمریکای ji بۆ wan çi ڕۆمال bikin û behsa bêhtir çi mijaran bikin. سەرۆکی ئەمریکای دۆنالد ترامپ ئیرۆ پشتینی ڤرۆ ji بۆ بەشداربوونا di hilcevîna NATOyê de gihîşte Enqerê û ji aliyê serokê Tirkiye Recep Tayyip Erdogan ve hate pêşwazîkirin. Piştî kombûna bi Erdogan re her du serokan konferanseke rojnamevaniya hevveş li darxist û li gelek mijaran de axivîn. Berî ku em biçin Enqerê berferehîn hilcevîna NATOyê jî romal bikin, em niha diçin cem hevkarê me yê Koşkasfî hîwa selam. Dem baş hîwa nûçeyên dawiyên serdana serok Trump بۆ Tirkiye çi ne؟ سڵاو ساڵح بابەتی گەرم و گوڕی واشنگتن چاوەکان ئەمڕۆ لەسەر ئەنقەرن لەسەر ئەو کۆبوونەوەی لووتکەی ناتۆ کە لە ئەنقەرە بەڕێوە دەچێت بە گوێرەی ڕاگەیاندنەکانی کۆشکی سپی دۆناڵد ترامپ ئەمڕۆ ڕۆژێکی سەرقاڵی دەبێت هەر ئێستا لە ئێوارەخوانێک لەگەڵ سەرۆکەکانی ئەندامانی وڵاتانی ناتۆ لە کۆشکی سەرۆکاتی ئەنقەرە بەشدارە هەروەها چەندین کۆبوونەوەی گرنگی دەبێت بۆ گوتوبێژکردن لەسەر پلانی داهاتووی ناتۆ هەروەها پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ وڵاتانی ناتۆ و پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ چەند وڵاتێکی دەرەوەی ناتۆ لەوانە ئۆکرانیا و سووریا هەروەها بارودۆخی ئەو جەنگەی کە لە ئێران لە چەند مانگی ڕابردوو ڕوویدا و پەیوەندی و هاوکاریەکانی نێوان ئەمریکا و ناتۆ. بله سپاس هیوا جبو وان آگاهی انته ساڵح بە هەر لەم چوارچێوەیە و بۆ زانیاری زیاتر لەسەر لووتکەی ناتۆ بڕۆینە ئەنکەرە و ئێستاش دەڕۆینە لای هاوکارمان شەپۆلی عەباسی کە بۆ ڕۆماڵکردنی لووتکەی ناتۆ ڕۆیشتوۆتە ئەنکەرە. لووتکەی ناتۆ وەک خۆتە زانی یەکێکە لە با بڵێن هەرە یەکێک لە ڕووداوە گرنگ و پێشاتە سیاسیەکانی دنیا یەکێک لە با بڵێن لە ئەو ڕووداوە گرنگانەی کە لە پارێوێزی لووتکەکەدا بەڕێوە چووە کۆبوونەوەی نێوان دانۆڵد ترامپ و ڕەجەب تایب ئەردۆغان بووە کە دوای ماوەیەکی کەم لە گەیشتنی سەرۆک ترامپ با بڵێن ئەمە ڕوویداوە و بە ئەنجام گەیشتووە. شەپۆل ئەگەر گوێت لە دەنگی منە ئەو کاتت باش و دەمەوێت بزانم چ تەوەرێک لە دیدارەکەی سەرۆک ترامپ و ڕەجەب تایب ئەردۆغاندا وروژێنراوە و باس کراوە. ئەو کاتتان باش بە هاتنی پرزیدنت ترامپ بۆ ئەمکارە دانیشتنی لووتکەی ناتۆ گەرمایەکی زۆری بەخۆوە گرت کامێراکان و دووربینەکان بەرەو ئەو کۆبوونەوە هاوبەشە ڕۆیشت و پرزیدنت ترامپ لە چەند بوعدی جیاوازدا باسی مژارە گرینگەکانی وەکو شەڕی ئوکراین، ئێران و هەروەها پێشکەوتنی ژیری دەستکرد تەکنۆلۆژیا و هاوپەیمانی ناتۆ کرد. بەڵام لە گرنگترین مژارەکانی ئەو کۆبوونەوە هاوبەشە باسی ئێران بوو.
پرزیدنت ترامپ زۆر بەباشی باسی پرزیدنت ئەردۆغان و تورکیای کرد وەک ئەوانی وەکو دۆستی وەفاداری ئەمریکا ناساند و گلەی و گازەندەی خۆی بەنسبەتی چەند ممبەر و عضوی ناتۆ کرد هەل بۆیە تورکیای وەکو دۆستی خۆی ناوبرد لەبەر ئەوەی کە لە شەڕی ئێراندا تورکیا ڕۆڵێکی وەسەت و باشی هەڵبژارد و هەتا لە بەرامبەر ئەمریکاش زۆر نەرمتر بوو و هەوڵیدا بۆ پێشخستنی دانووساندن و گفتگۆ بۆ کۆتایی هێنانی ئەو شەڕە و گرژ و ئاڵۆزیە لە ڕۆژهەڵاتی ناویندا با ببیستیم بەشێک لە قسەکانی پرزیدنت ترامپ سەبارەت بەو مژارە. دەزانم زۆر کەس ڕخنیان لە تورکیا هەیە بەڵام ئەوان هاوپەیمانێکی باشن بۆ ئێمە. دەکرا کاتی شەڕەکە تورکیا بەشدار بێت. تورکیا ئێران باش دەناسێت و دەزانێت کێشەکان چین. خەڵک باسی ئیسرائیل دەکەن. تورکیا دەیتوانی بچێتە بەرەی بەرانبەر و داخلی جەنگەکە بێت و سوپایەکی بەهێزیشیان هەیە. بەڵام تورکیا ئەوەی نەکرد. لەوانەیە لەبەر خاتری من ئەوەیان نەکرد بێ. ئەوان خەڵکێکی باشن و دەتوانم بڵێم کە لە پەیوەندیەکانمان زۆر باش بوون و هەوڵیشیاندا جەنگەکەمان لەگەڵ ئێران ڕابگرن. لە ڕاستیدا جەنگیش نەبوو، تەنیا ئۆپراسیۆنێکی سەربازی بوو بۆ داماڵینی ئەتۆم لە ئێران. دڵنیام تورکیاش ناوێت ئێران دەستی بە چەکی ئەتۆمی ڕابکات. هەروەها لە بەشێکی دیکە لە ناتۆ ئەوڕۆ مارک ڕۆتێ سکرتێری گشتی ناتۆ لە قسەکانی خۆیدا باسی ئەو بودجە و پارەی کرد کە وڵاتانی ناتۆ دابینیان کردووە بۆ پێشخستنی ژیری دەستکردەکانی نیزامی و سیاسی و هەروەها کەرەستەکانی نیزامی لەبەرەوەی کە بتوانن ئەوروپا بەهێز بکەن بەرامبەر بەو خەتەرانەی بە نیسبەتی خاکی ئەوروپا هەیە بۆ نمونە شەڕی رووسیا و ئوکراین. ناتۆ دەی هەویە توانایی و هێزی خۆی زیاتر بکە بەرامبەر بەو وڵاتانەی کە چاویان لەسەر خاکی ئەوروپایە یا لەسەر بەرژەوەندی ئەوروپایە. هەر بۆیە مارک ڕۆتێ زۆر بە ئاشکرایی و بەڕوونی ئاماژەی بەوە کرد کە میلیارد دۆڵارمان پارە بۆ پێشخستنی هەموو بوارەکانی سیاسی نیزامی و بواری دیکە دەرخستووە. هەر بۆیە بە باشترین شێوەش ئەو پارانە خەرج دەکرێن لەبەر ئەوەی کە بتوانین بە ئامانج و سیاسەتەکانمان بگەین. با ببیستین بەشێک لە قسەکانی مارک ڕۆتێ. That are invested in our security, boosting our economies and supporting hundreds of thousands of new jobs. It's money well spent. Today, you will see, and the world will see, industries from North America and Europe working hand in hand, innovating together and developing next generation capabilities. These are capabilities that are really made in NATO. Not by one nation, but several. باشه شپول نظام اگر تو مارک ڕۆتێ هەروەها لە فرمو بەڵێ بەردەوام بکە. سەلا دەبیستم دەنگت. متخواست از بپرسم ببێژم لە مارک ڕۆتێ سەلا لە بەشێکی دیکە خوياي الهفنا كنا متخصص ببرسم ببيجم جاريه تركيا وسروكي تركيا رجب طيب اردوغان جي بحث في مجاري كريه كدبه اندام الناتو بشي خو او يعني دناف ناتو لي تشنين خو باوايكي درست بدن اف لو دري تشاوا دنگ بدا مەسەلەی سووریا زۆر گرنگ بوو سەلا لە کۆبوونەوەی هاوبەشی پرزیدنت ترامپ و سەرۆکۆماری تورکیا باسی سووریا کرا. پرزیدنت ترامپی زۆر بەباشی وەسفی سووریای کرد بە وەسفی ئەحمەد الشەری کرد کوتی زۆر بەتوانایە زۆر بەهێزە توانیوێتی وڵاتەکە بپارێزیە. ڕۆژنامەوانەکانی پرسیاریان کرد لە هەردووکیان بە نیسبەتی سووریا و داهاتووی سووریایان زۆر گەشت دەبینی هەم ڕەجەب تەیب ئەردۆغان هەم سەرۆک ترامپ داهاتووی سووریا بە ڕێبەرایەتی ئەحمەد الشەر بەباشی دەزانن لەبەرەوەی کە توانیوێتی وڵاتەکە یەک پارچە ڕابگرێ و بتوانیە
ئەو بربەستانەی لەسەر ڕێگای هاتوون بەباشی تێپەڕی بکە و تا ئێستا بەباشی تێپەڕی کردو ئەو ڕێبەرایەتی سووریا. سەلا بەێ سپاس شەپۆل هەرچەندی پرسیارەمە دەربارەی ترکی ببوو لە سپاس بە بەرسەوای بەشی سووریشدا شۆ مەپلان کرد بوو کامۆی پرسەیشتە بکەن سپاس بۆ وانزانیێرین تەداییمە. زۆر سپاسە. وزیر دەرێ ئەمریکا مارکۆ ڕۆبیۆ بە سەرۆکی ئەمریکا دۆنالد ترامپ را لە تورکیە و بریارە لە کێلەکە هەلجڤینە ناتۆیە هەن هەفدیتنان بکە ji bo zaniyarên bêhtir niha pemnêrê dengê Amerîkayê li Wezareta Derva soran xatirî bêmera ye. Diyare heta ku soran hazir dibe befraw em dizanin ku ne tenê serokê Amerîkayê li wê helcivîniyê Marco Rubio wek me got û şandekî kongresê jî beşdarî vê helcivîniyê dibe. Her hal em çaverêne heta ku hevkarê me soran xatirî ji Wezareta Derva soran eger dengê min tê te de ewa plana Wezîrê Derve Marco Rubio li kêleka helcivîna NATOyê de çi hevdîtin hatine plan kirin؟ بەڵێ ساڵح هەروە کە دەزانی مارکۆ ڕۆبیۆ لە بۆ کۆبوونەوەکانی لە پەراوێزی ناتۆ دیداری ناتۆدا ڕۆشتووە بۆ ئەنکارا پایتەختی تورکیا ئەمڕۆ لە پەراوێزی ئەم کۆبوونەوەی ناتۆدا لەگەڵ وەزیرانی دەرەوەی ژاپۆن و هەروە کۆریای باشوور دیداری کرد. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕاگەاندراوێکی لەسەر ئەم بابەتە بەڵاو کردوەتەوە دەڵێت لە ئەم دیدارەدا ئەمریکا ژاپۆن و هەروەها کۆریای باشوور یاداشتێکی هاوکاریان لە نێوان یەکترا ئیمزا کردووە بۆ ئەوەی کە لەمە بەدووە ڕیاکتۆری بوچکوی ئەتۆمی بەکاربێنن بۆ بەرهەمهێنانی کارەبا لە وڵاتانی دیکە بەتایبەت لە ناوچەی هند و ئۆقیانوسیەدا. بە گوتەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەم ڕێکەوتنە ئامانجەکەی ئەوەیە کە ئاسایشی وزە بەهێز بکە ئەوە تەکنۆلۆژیای ئەتۆمی مەدەنی گەشە پێ بدات و هەروەها هاوکاری نێوان پێشەسازی ئەتۆمیەکانی نێوان ئەمریکا و ژاپۆن و کۆریای باشووریش وە پێش بخات. وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەر لەسەر ئەم یاداشتی لێکتێکگەیشتنە دەڵێتەوە ئەمریکا 10 میلیۆن دلار پاڵپشتی تەکنیکی وڵاتانی ئەو ناوچەی هند و ئۆقیانوسیە دەکات بۆ ئەوەی کە وزەی خۆیان لە بواری ئەتۆمیدا گەشە پێ بدەن. چەند کۆمپانیای گەورەی هەرسێ وڵاتەکە یعنی ئەمریکا، ژاپۆن و کۆریای باشووریش ڕێککەوتون لەسەر ئەوەی کە ئەم ڕیاکتۆرە بوچک و ئەتۆمیانە لە وڵاتانی ئۆروپایش بەکاربێنن بۆ ئەوەی کە کارەبا بەرهەم بهێنێت. ئەمە بەرپرسانی ئەم وڵاتانە دەڵێن کە ئەم کارە ئاسایشی وزە لە ئەوروپا زیاد دەکات و هەروەها دەبێتە هۆکاری گەشەپێدانی تەکنۆلۆژیا نوێیەکانی ئەتۆم لەسەر ئاستی دنیادا. وەزیری دەرەوەی ئەمریکا هەروەها لە پەراوێزی کۆبوونەوەکەی ناتۆدا لە کۆبوونەوەی وەزیرانی کاروباری دەرەوەی ناتۆوە لەگەڵ دەستپێشخەری هاوکاری ئەستانبولیش کۆبووەوە. دەستپێشخەری هاوکاری ئەستانبول لە ساڵی 2004ەوە هەیە. ئەم دەستپێشخەریە ئامانجی گەشەپێدانی پەیوەندیەکانی نێوان ناتۆ و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاستە لە ڕێگەی گفتوگۆ و لە ڕێگەی مەشق و مەشقی هێزەکانەوە لە ڕێگەی هاوکاری سەربازیەوە، بەڵام بێ ئەوەی ڕێگە خۆش بکات بۆ ئەو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست کە ببن بە ئەندامی ناتۆ. وەزیری دەرەوەی ئەمریکا هەروەها بڕیارە لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی کاروباری دەرەوەی ناتۆ و ئوکراینیاش کۆ ببێتەوە. ئەم دیدارە لە کاتێکدایە کە شەڕی ئۆکراینیا و شەڕی رووسیا دژ بە ئوکراینیا یەک لە بابەتە سەرەکیەکانی کۆبوونەوەی ئەمساڵی ناتۆ لە تورکیادایە. ئەندامانی ناتۆ دەیانەوێت بۆ ساڵی 2026 و هەروە دو ساڵی 2027 بڕی 7 میلیار یۆرۆ یارمەتی بۆ ئوکراینیا دابین بکەن.
ئەمریکا پێ وایە کە باڵانسی شەڕ بارودۆخ و باڵانسی شەڕ تا ڕادەیە گۆڕاوە و رووسیا گوشارێکی زۆری ئابووری لەسەرەوەی یارمەتی ئوکرانیا دەتوانێت ڕێگە خۆشکەر بێت بۆ گفتوگۆی نێوان دێ وڵات و ئەو دوو وڵاتە و لە کۆتاییشتا کۆتایی هێنان بە شەڕی رووسیا و ئوکراین. بله جو وزارت دروی امریکا سوران خاطری سپاس بو وان آگاهیته. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرنێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. هەر سەبارەت بە ناتۆ کۆمەڵێک لە ئەندامانی کۆنگرسی ئەمریکاش بەشداری ئەو لوتکەیان کردووە و ئیستەژ لە ئەنکەرەن. شاندەکە ئەمڕۆ لەگەڵ وەزیری دەرەوەی تورکیا کانفیدان کۆبوونەتەوە و چاوەڕوانیش دەکرێت لە ماوەی مانەوەیاندا لەگەڵ ڕێبەران و بەرپرسانی ناتۆش دیدار بکەن. سەرۆک ترامپ ڕایگەیاندووە هەندێ لەو سزانە کە بەسەر تورکیا سەپێنراون لایان دەبات و سەبارەت بە ئەگەری گەڕاندنەوەی تورکیا بۆ بەرنامەی فڕۆکەی جەنگی F-35ش ترامپ ئەمڕۆ ڕایگەیاندووە لە ئەنکەرە کە کاتێک دێتە سەرپرسی فڕۆکە و چاکردنەوەی بزوێنەری فڕۆکەکان لەسەر ئەمانە دەبێ یارمەتیان بدەین. ئەمە قسەی سەرۆک ترامپە. بەڵام ئەم قسانە لە کاتێکایە کە تورکیا با بڵێن ڕەنگە مەبەستمۆیە ڕەنگە کۆنگرس لەگەڵ ئەم قسانەدا نەبێت و بۆچوونی تری جیاوازی هەبێ سەبارەت بە مان و بوونی تورکیا لە بەرنامەی فڕۆکەی F-35. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتانە دەچینە لای مەریوان حەمە پایامنێری دەنگی ئەمریکا لە کۆنگرس. مەریوان پێش هەموو شتێک هەروەک باسمان کرد کۆمەڵی ئەندامانی سینات بە کانوێنەرایەتی هەردوو پارتی دموکرات و کۆماریەکانیشی تایە لە ئەنکەرن. پێش هەموو شتێک دەمەوێت بزانم ئەم ئەندامانە ئەم شاندە ئەرکەکەیان چییە لەوێ؟ بەڵێ ژمارەیەک ئەندامانی کۆنگرێس لەوێن بە جیاجا بەڵام ئەم شاندە 5 کەسن کە لە یەک گروپان لە هەردوو پارتی دیموکرات و کۆمارین ئەمڕۆ گەشتن ئەنقەرە لەگەڵ هاکافیدان وەک باسان کرد کۆبوونەتەوە و نێوەرۆکی و کۆبوونەوەی ڕانەگەیاندەوە بەڵام چاوەڕوان دەکرێت لە ماوەی ماوەنەوەیاندا لەگەڵ ڕێبەرانی ناتۆش گفتوگۆ بکەن. ئامانجی سەردانەکەیان وەکو بڵاویان کردەوە دووپاتکردنەوەی پشگیری و پابندی کۆنگرێسی ئەمریکای بۆ هاوپەیمانێتی ناتۆ و هەروەها دەیانەوێت لە نزیکەوە ئاگاداری بەرەوپێشچوونی ئەندامانی ناتۆ بن بە تایبەتی لە بواری خەرجی بەرگریدا. کەمێک لەمە پێش ئەندامێکی شاندەکە سیناتۆر کریس کۆنس لە لێدوانێکی داوتی لە 2 ساڵی ڕابردووە ئەندامانی ناتۆ لە ئەوروپا و کەنەدا زیاتر لە 250 میلیارد دلار خەرجی بەرگریان زیاتر کردووە و هەروەها ئەو وتی سەرۆک ترامپ شایستەی هەندێک پێزانینە لەبەرەوەی ئەو هاوپەیمانەکانی ناتۆی هەنداوە بۆ زیادکردنی خەرجەکانی بەرگری. بۆ تورکیا بە تایبەتی لوتکەکە زۆر گرنگە چونکە هەلێکە بۆ گفتوگۆ لەگەڵ ئیدارەی سەرۆکی ئەمریکا لەبارەی گفتوگۆکانیان لەبارەی سیستەمی ڕاداری S-400 و رووسی و هەروەها گەڕانەوەی تورکیا بۆ ناو بەرنامەی فڕۆکەی جەنگی F-35 کە تورکیا ماوەیەکی زۆرە هەوڵی بۆ دەدات. بله مریوان یعنی سەرۆک ترامپ گوت کۆ ئەمریکا دێ جەزایەن کۆ لە گۆری یاسەیە ڕوبەڕووبوونا دژمنین ئەمریکای لەسەر تورکیا هاتنە سەپاندن ڕاکە و دەبێژە ئەوێ فرۆکێن F-35 بفرۆشە تورکیە. هەڵوەستە ئەندامی کۆنگرسی لەسەر وێ مژارێ چییە؟ بەڵێ لە سزاکان ئەو سزایانە بەسەر تورکیا سەپێنران بەسەر هەندێک دامەزراوی تورکیا سەپێنران کە بە یاسایەک ناسراوە بە ناوی یاسای کاتسا هەندێک دامەزراوی تورکیا بوو پاژۆی کە تورکیا سیستەمی ڕاداری S-400 رووسی کڕی لە ناو کۆنگرێستا بەگشتی گومان و نیگەرانی هەیە سەبارەت بە هێنانەوەی تورکیا بۆ ناو بەرنامەی فڕۆکەی F-35 واتە فرۆشتنی ئەم فڕۆکانە
بە تورکیا لە چەندمانی ڕابردوودا زۆر لە ئەندامان بە شێوەیەکی بەیاننامەی هاوبەش یان نامەی هاوبەش لە هەردوو پارتەکەەوە هۆشیاریان داوە کە نابێت تورکیا بگەڕێنرێتەوە نا ئەو بەرنامەیە هەتا بە تەواوی دەستبەرداری سیستەمی ڕاداری S400 رووسی نەبێت. چونکە تورکیا لە بنەڕەدا لە ڕاستیا بەشدار بوو لە بەرنامەی F35 بەڵام لە ساڵی 2019دا سەرۆک ترامپ تورکیای دوورخستەوە پاژەوەی تورکیا سیستەمی بەرگری موشکی S400 رووسی کڕی. بە زۆری ئەندامانی کۆنگرێس ترکیان لەوەیە کە رووسیا لە ڕێی ئەم سیستەمەوە سیستەمی ڕاداری S400 بتوانێت زانیاری هەستیار لەسەر چۆنێتی دروستکردن یا تەکنۆلۆژیای فڕۆکەی F36 دەستکەوێ. ئەمڕۆژ پاش لێدوانەکەی سەرۆک ترامپ سیناتۆر جۆن کۆرنی نیگەرانی خۆی لەو بارەیەوە دەربڕی و هەروە ئەو ئاماژی بەوە کرد کە کۆنگرێس یاسای هەیە ڕێگە نادا تورکیا بگەڕێتەوە ناو بەرنامەی F35 بۆیە هەرچەندە سەرۆک ترامپ وا دیارە دەیەوێت ڕایگەاندووە دەیەوێت پەیوەندەکان لەگەڵ تورکیا باشتر بکات بەڵام زۆر لە یاسادانەران لە ئەندامانی کۆنگرێس دەیانەوێت پێش ئەوەی هەر هەنگاوێک بنرێت تورکیا مەرجەکانی کۆنگرێس جێبەجێ بکات. باشە مەریوان بەو پێی کە خۆشت ئاماژەت پێکرد لە هەواڵەکەیە دەڵێ کە کۆنگرێس نیگەرانە بەڵام سەرۆک ترامپیش دەیەوێت ئەمە بکات. لە ڕووی یاساییەوە سەرۆک ترامپ چەندە ڕێگە پێدراوەوە چەند دەتوانێت و توانای هەیە کە بە بێ گوێدانە بە کۆنگرێس تورکیا جارێکی تر بگەڕێنێتەوە بۆ بەرنامەی F35. بەڵێ سەرۆکی ئەمریکا دەتوانێت ڕێنمایی دامەزراوەکانی حکوومەت بکات بۆ پێتاچوونەوە بە سزاکاندا و هەنێ لەو سزایانەش هەڵبگرێت لەبەرەوە دەسەڵاتی بەرچاوی هەیە و دەتوانێت ئێستا کە دەست پێ بکاتەوە پرۆسەی گفتوگۆکردن لەگەڵ تورکیا دەست پێ بکاتەوە سەبارەت بەوەی کە چۆن بێتەوە ناو بەرنامەی فڕۆکەی F35 و بەڵام فرۆشتنی فڕۆکەکە تۆزێ ئاڵۆسترە چونکە کۆنگرێس یاسایەکی تایبەتی لەم بارەوە دەرکردووە بۆیە هەر هەوڵێک بۆ فرۆشتنی فڕۆکەی F35 بە تورکیا دەبێت کۆنگرێس پێداچوونەوەی بۆ بکات وەکوتم سەرۆک ترامپ دەتوانێت پرۆسەکە دەست پێ بکات بەڵام کۆنگرێس ڕێگای یاسایی لەبەردەستە بۆ دواخستن یا ڕێگریکردن لەم پرۆسەیە بۆیە گەڕانەوەی تورکیا بۆ بەرنامەی F35 و فرۆشتنی بە تورکیا فرۆشتنی و فڕۆکانە سەرۆک ترامپ پێویستی یان بە پشتگیری ئەندامانی کۆنگرێسەیە یان بەلایانی کەمە بێ ئەندامانی کۆنگرێس ناڕازی نەبن لەو بارەیەوە. بله افکار ما مریوان حمل کنگرس سپاس بووان آگاهینده. هر لأنقرة پایتخت کو میوانداریا هلجوینا ناتوی دکه پیوان اولهی تند و برفره هاتنه سپاندنو گله کولان لسرانسری باجر هاتنه گرتن اف پیوان ده بشکی خدا بونه سدما رخنه پارتین اپوزیسیونی و هن روزنامه وانانجی راپورتا پیامبر ایوب دمیر آگاهین بهتر هنه. Civîna NATOyê li Enqerê dest pê kir. Hemû kolan û taxên Enqerê bi bîlbordên NATOyê hatin xemilandin. Ji balêfirgeha Esenboğayê heta kuliya Serokkomariyê her der hatin paqijkirin û bi pankartên NATOyê hatin nexşandin. Li Enqerê tiştekî din ku balkişan jî berferehiya bergiriyan bû. Gelek kolan û seqemên Enqerê hatin girtin. Ji ber ku çalakî neyên kirin jî li her derî bergiriyên ewlekariyê hatin girtin û gelek kesên siyasî, nûnerên sendîkayên û rojnamevan berî civînê hatin binçavkirin. Serokê Sendîkaya Rojnamevaniyê ya Dîskê Turgut Dedeoğlu ev helwesta hikûmetiya Tirkiye ji dengê Amerîkayê re şîrove kir. Bir taraftan suçu işte NATO'ya yüklerlerken ev astengiyên ku tên kirin ji hêla NATOya ve nabin. Hikûmet bi xwe dike. Lê ev wisa nişan didin ku vana li kuyê NATO dike. Ev qaskes hatin binçav kirin. Di nav wanan de rojnamevan jî hene. Disa em dizanin ku ji ber civîna NATOyê li pêşiya xebatên rojnamevan jî astengî tên derxistin û gelek rojnamevan jî nehatin akredite kirin. Partiyên opozisyonê di warê bergiriyan da hikûmetê rexne dikin. Binçavkirina welatî û rojnamevanan jî napejirinin. Dihêladin da jî rojnamevanên ku nehatin akreditekirin jî ew nikarin derkevin kolana û karê xwe bikin. Rojnamevan Cesim İlhan ji dengê Amerîkayê re ragihand ku rojnamevan ti pirsgirêka ewlehiyê nînin ew dengê gelin û gerek ji wan re rêwere vekirin. Yani rojnamevan ji bo
جوینا ناتوی چما ببن سەدەمی ئەولەهیە بەرسەوە بەرسێتنێ من خواجی مهک بەری سەری ji bo agrediteyê serî lêda qe bersiv nedane min. Ji bo yayê rojnamevan ji bo civînê navên sedemê ewlehiyê nehiştin ku rojnamevan û medyayên muarîf ê serbixwe divê civîna NATOyê de xwe bigînin rayederên cîhanê. Li gor daxuyanên serokatiya ragihandina serokkomariyê ev bergiriyên ku li Enqerê hatine girtin wê di derengên şeva heştê Tîrmehê de dawî lê werin. Eyüp Demir, Dengê Amerîka, Enqere. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگێ کوردان لە دڵی واشنگتۆنەوە. لە کۆبوونەوەی لووتکەی ناتۆ لە ئەنکەرە چەندین بابەتی گرنگی ئەمنی لە هەڕەشە جیهانیەکانەوە تا بەهێزکردنی توانای بەرگری ئەندامانی هاوپەیمانیەکە و ئێران لە ناوەندی گفتوگۆکاندان. بۆ پێداچوونەوە بە گرنگترین ئەو بابەت و تەوەرانەی کە لە کۆبوونەوەکەدا باز دەکرێن هاوکارم ئارش ساڵح لە ستودیۆ لەگەڵمان دەبێ. ئارش گرنگترین بابەتەکان چین کە لەم کۆبوونەوەیەدا بە دوواداچوونی بۆ دەکرێت ئەکرێ چاوێکی پیابخشێنی بۆمان و باسی بکەیت ئەو تەوەرەمان بۆ بکەیت؟ بەڵێ زۆر سپاس بەفراو لە ڕاستیدا گرنگترین بابەتەکان دەتوانین بدا بەشیانکەین بەسەر چوار خاڵدا. چوار خاڵی سەرەکی بوونیان هەیە لەوێکە باسی لێوە دەکرێت. یەکەم بابەت کە بە باوەڕی ئێمە دەتوانێت گرنگترین ڕۆڵی هەبێت لەو شوێنەدا ئەوەیە کە ئێران وە تەنگەی هورموز باڵدەکشێنێ بەسەر بابەتە گرنگەکانی سەر ناتۆ. بەشێکی تر لە گرنگی ئەو باسانە دەگرێتەوە بۆ زیادکردنی بودجەی بەرگری پشتگیری لە ئوکراین و مادەی پێنجەم هەروەها دوو بابەتی تری گرنگ لەو شوێنەن. پێگەی دۆخی ئێران و تەنگەی هورموز لە ئەجەندای کۆبوونەوەکەدا بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. وەزیرانی دەرەوەی ناتۆ لەگەڵ هاوبەشانی کەندا و وەک بەحرین و کوێیت و قەتەر و ئەمارات کۆ دەبنەوە بۆ گفتوگۆ لەسەر پاراستنی یاسایشی دەریایی و ئازادی هاتوچۆی کەشتی بازرگانیەکان لە ناوچەی هورموز. هەروەها فەڕەنسە و بەریتانیا لەسەر دامەزراندنی هێزێکی هاوبەشی دەریایی بۆ پاراستنی ڕێگاکانی بازرگانی گفتوگۆ دەکەن. بابەتی تر کە لێرەدا زۆرجەی گرنگیاوەیەکە بابەتی بودجەی ناتۆیە. ڕێبەرانی ناتۆ باس لە زیادکردنی خەرجیەکانی بەرگری دەکەن. ئەندامان هەن دەدرێن پلانی ڕوون پێشکەش بکەن بۆ گەیشتن بە ئامانجی نوێی ناتۆ کە بریتیە لە تەرخانکردنی 5% بەرهەمی ناوخۆی وڵات بۆ بەرگری. لێرە پێویستە ئەوە ڕوون بکەینەوە بەفراوکە ئەمە بەو واتای نییە کە ئەوان 5% بەرهەمی خۆیان بۆ ناتۆ تەرخان دەکەن، بەڵکو مەبەستەوەیە بەشی بەرگری لە ناو بودجەی خۆیاندا زیاد دەکەن واتە خۆیان بەهێزتر دەکەن. هەروەها بۆ پەرەپێدانی توانای پیشەسازی سەربازی و ئاسانکردنی گواستنەوەی هێز و کەلوپەلی سەربازی لە ناو ئەوروپا. بابەتی گرنگی دیکە لە ڕیزبەندی ئەجەندایم دانیشتنەدا هەروەها ئۆکراینە چاڕوان دەکرێت ڕێبەران دووبارە پشتگیری سەربازی سیاسی بۆ کێفتوپات بکەنەوە لە کاتێکدا رووسیا هێشتا بە هێرشە موشکی و درۆنیەکانی بەردەوامە و تەنها پێش دەستپێکی کۆبنەوەکەش چەند هێرشێکی خوێناوی ئەنجامداوە. چاڕوان دەکرێت رووسیا وەک گەورەترین هەڕەشەی درێژخان بۆ ئاسایشی ناوچەی یۆرۆ ئەتلانتیک پێناسە بکرێت. لەم کۆبوونەوەی لووتکەیەدا هەروەها ناتۆ دووبارە پابندی خۆی بە مادەی 5 بەیاننامەکە ڕادەگەێنێت. ئەو مادەیە دەڵێت هێرش بۆ سەر هەن ئەندامێک بە هێرش بۆ سەر هەموو ئەندامان دادەنرێت. هەروەها بانگەشەی نوێکردنەوەی هێزە هاوبەشە سەربازیەکان دەکرێت و جەخت لەسەر بەهێزکردنی ئاسایشی سایبری دەکرێت و بابەتی دڵنیابوون لە ئاسایشی دابینکردنی وزا باسی لێوە دەکرێت. هەروەها لەسەر چۆنیەتی هاواهەنگیکردنی وەڵامەکان بۆ ئەو هەڕەشانەی کە سەر هەڵدەدەن مشت و مڕ دەکرێت. باشارش زۆر سپاس بۆ ئامادەبوون و بۆ ئەو زانیاریانە. زۆر سپاس. بەڵێ ساڵح وەک
سروک فرانسای ایمانوئل مکرون ایرو به سردان که شام پایتخت سوریه بود چارچوبه و سردان خدا راگهاند که او فرانسا آماده که د آبوریا سوریه دا بشدار به و پشتگیری دوی درباره دا بکه. ماکرون د کنفرانس که روزنامه‌وانی هفوشته به سروک سوری احمد الشرع را گفت ام دخوازن لسر نو آواکرنا سکتور بانکی خوات خواه بدومینن. سروک فرانسی دو پوسته که در سر پلاتفورم اکسی گفت تشتک نکاره خواسته که جنو میرین سوریه یا جبو جیانا لسوریه که به تمامی سرور اولا پر آلی یکگرتی آستنگ بکه. وی گفت من ایرو سوریه به همو پررنگی وی دیت من رومت ویرکی و بریارداری دیت. تزانین که ایرو ده دما سردان ماکرون دا دو بمبه لنزیکی اوتلا که وی لی جوین دکرو رونشتی بو تقیان. اوفیسا ماکرون گفت که وی دنگ تقیان نبهیست. رایدارین سوریه گفت که 18 کس ده تقیان دا بریندار بون. تقین لدورک قربالغا نوبرا وزارت گشتیاری سوریه موزخانه نشتمانی لهمبری اوتلا فورسیزن قومی. بله صالح هل چوارچوی ام گشتش دا وقت دزانی ایمانوئل ماکرون سروکی فرانسه و احمد شر سروکی کاتی سووریا چەندین ڕێکەوتن و یادداشتنامەی لە یەکتێگەیشتنیان سەبارەت بە هاوکاریەکان واژۆ کردووە. ماکرۆن ڕایگەیان فەرەنسا ئامادەیە هاوکاری بنیاتنانەوەی ئابووری و کەرتی بانکی سووریا بکە. هەروەها فەرەنسا و سووریا ڕێکەوتون لەسەر گەڕاندنەوەی نزیکەی 51 میلیۆن یۆرۆ لە سەروەت و سامانی دەست بەسەرداگیرا و لە ڕەفعەت ئەسەد مامی بەشار ئەسەد بۆ حکوومەتی نوێی سووریا. دوای ئەوەی حکوومەتی کاتی سووریا ناوی ئەندامانی ئەنجومەنی گەلی ڕاگەیاند، گرژیەکان لە باشووری سووریا بەرز بوونەوە. زۆرێک لە سەرکردەکانی درۆزەکان و دانیشتوانی پارێزگای سوێدا پرۆسەی پێکهێنانی ئەنجومەنەکەیان ڕەت کردووەتەوە و دەڵێن هەڵبژاردنەکان نە لە ڕووی یاساییەوە ڕەوایی هەیە و نە لە ڕووی شەرعیشەوە. وردەکاری زیاتر لەم راپۆرتەی ئیڤان حەسیبدا پێکەوە دەبینێ. پشتی گوهر هفته ناوین لیسته سروک دمکی سوریه احمد الشرع هاتن اشکره کرن هجمارا اندام پرلمانتوی سوریه گهش 207 اندامان جه 210 گوسه اندام جکوته پارزگاه سویدای هج نهاتنه هلبجارتن. روشا آلوز لپارزگاه سویدای و درکتنا ویج کنترول حکومت دمکی پشتی پیلن تندوتوجیه دی تیرمها 2025 ده نهشت گو هلبجارتن لور بین لدارخستن. روزنامه‌وان درزی ناصر ابو حلا دبیجه گو پارزگاه سویدای بجداری هلبجارتنان نبویه. جبرويه كي او انجام نوير ردكن نحن لا نعترف جبركو سويدا بجداري هالبجارتنين انجمناقل نبويا ام بيناصين باندامن انجمناقل وهالبجارتنان ناكن دماكو سروك دمكي السورياي خوك سروك هالدبجيرا وجالي فراكسيون تشكدار و تيدانين وجالي قلبا ناحية هالبجارتن ويدمي ام بيناصين بهر اندامن كوجالي وفهاتية دسني شاكرن دفع انجمن دا ناكن من مجلس الشعب. سروك دمكي دليستا خودا كسك جعشير عرب وليس البلعوس فرمانداري لشكرية درزية فراكسيونا ميرن رومدار جبو انجمنا قلدستي شانكر افيك درزيا لسويداي هرسكر ينجو البلعوس ببشدار بونا دكونكوجي وتندوتوجيا لديجي وان دا هاتكرن توانبار دكن. احنا مش معترفين فيه كرئيس. ام بيناصين بالشرع وكسرو كومارناكن ونجي بانجمنا قلدكن ويحفتي اندام بجهكرن جبوي انجمنك قوبنابي الشرع نجبوي قل او دستنشان كرنا ليس البلعوس نرتيا مناك ام بيناصين جي بيناكن او دتير مها 2025 ده بو سدما كشتنا قلما كومكوجيا قوتدا 4500 كاس شهيد بون وجن راسي دسترجيه هاتن لبرجافين ليس البلعوس وكسين دردوراوي بون المجموعه اللي معه
سیاستمدار و اندام کنفرانسا دیالوگا نتوی یا سوریه هیثم صعب دبیجه گو هلبجارتن نیاسایی و روانه و دوی پیشی انجمنا دامزرینر بهاتا اواکرن. لا يوجد بأي دولة في العالم لطولاتك جيهاني برلمانتويك تنيا كسيكا اندامينوي جالية سرو كوماركي وبين دست نشان كرن كنا خود يستاتيوية كروا و دستورية لسرو كوماركي وناغافا جوهزا بيويست بو كجبو دانينا ياسا و مكانيزماين هلبجارتنين انجمنا قل بيشي انجمنا دامزرينر بهاتا اواكرن قوانين الانتخابات مجلس الشعب طانها جبر نرخصكرنا بيواجويا هلبجارتنين انجمنا قل لباريزگاها سويداي قول دروي كنترولا حكومتا دمكية سوريا 3 كرسيين جتواهي 5 كرسيين باريزگاه نهاتن هلبجارتن. كوميتايا دادوريا بلند هلبجارتنان پشراس كر گو كرسيين ماي وكا مافك جبو باريزگاه هاتن وقتاندن. و هلبجارتنا جبو داگرتنا وان دي چه ببه هما گو شرط و مرجن اولهیه باشتر ببن و گنجان ببن. ایوان حسیب دنگ امریکا بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرنێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەین واشنتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. 12 ساڵ دوای ئەوەی داعش خلافەتی خۆی لە مووسڵ ڕاگەیان شارەکە ئیستا گۆڕانکاریەکی گەورەی بەسەردا هاتووە. ئەمڕۆ دانیشتوانی ئەو پارێزگایە دەڵێن هەست بە پارێزراوی و ئەمنیەتی زیاتر دەکەنەوە بەرپرسانی عێراقیش مووسڵ بە یەکێک لە پارێزراوترین پارێزگاکانی ئەو وڵاتە ناو دەبن. راپۆرتێکی دیار جەمال لەم بارەیەوە پێکەوە دەبینی. ئەو شارەی خلافەتی داعش تێیدا ڕاگەنرا و ساڵانێک کۆنتڕۆڵی کرد. ئێستا بەرپرسان بە یەکێک لە ئارامترین پارێزگاکانی عێراق بۆ ژیانکردن ناوی دەهێنن، ئەویش مووسڵە. ژنان و پیاوان ئازادیان بۆ گەڕاوەتەوە و سەردانی بازار و شوێنە گشتیەکان دەکەن. جوڵا کەوتۆتە بازار و هاوڵاتیانی خانەخوێی شارەکە بۆ ئارامی دەیگەڕنەوە. بە هۆکاری بارودۆخی ئەمنی لە سەردەمی داعشدا ئەم دوکانانە هەمویان داخرابوون. تەنانەت نەتدەتوانی شتێکیش بە چارەکێک یان بە 500 دینار بفرۆشتبایە. بەڵام ئێستا لە دوای ڕزگارکردنی ئێرە لە دەستی داعش لە ساڵی 2007ەوە ماشەڵڵا سوپاس بۆ خوا بارودۆخی ئەمنی و ئارامی زۆر باشە و ئیشوکار هەیە. بەلەو تشتی گەڕانە بەس حرەکە هەیە و نسبەت وەضعیژی وەضع درستە چ مشکلە نینە. إذا بيجي أبا كردة أبا عربة أبا شبك نينا بتشلا خرب بدأت أيكن فكنت إيك باجيرة ظني باجيرة مثل همي قوميات اللي هێزەمنیەکان لە دوای ساڵی 2007ەوە کاتێک لە دەستی داعش مووسڵیان وەرگرت ئیدی پلانی خۆیان بۆ ئارامکردنەوەی دۆخی ئەمنی گۆڕی بە گوتەی سەرۆکی لیژنەی بەرگری و ئاسایش لە ئەنجومەنی پارێزگای مووسڵ وەزارەتی ناوخۆی عێراق لە ساڵی 2025ەوە مووسڵی بە دووەم ئارامترین پارێزگای عێراق دەستنیشان کردووە. بۆ لە 2017 کە مووسڵ ئازاد کرا تاکو ئەم لە حزای ئێمە لێیەن هیچ کردەوەیەکی تۆرۆریستی ئەنجام نەدراوە. بەمەشەوە نەوەستاوین ئێستا قۆناغێکی ئەستقرار هاتوتە پێشەوە مەرحەلەی بەدواداچوون بۆ تیرۆریستان و یاخود دەستگیرکردنی تاوانباران کۆتایی هات. ئێستا ئێمە لە مەرحەلەی هەواڵگری داین. هەر گروپێک یان کەسانێک هەوڵ بدەن پیشێوی بنێنەوە یان ئەفکاری تونڕەوانەیان بی پێش ئەنجامدانی کارەکەیان هێز ئەمنیەکان دەست بەسەریان دەکەن و دەستگیریان دەکەین. بە گوێرەی زانیاریەکانی هێزامنیەکانی سونرەکە توانیویانە لە ماوەی ساڵانی ڕابردووە تا ئێستا ژمارێکی زۆر لە ئەندام و لایەنگری گروپە چەکداریە تونڕەوەکان دەستگیر بکەن تا جارێکی تر نەبنەوە مایەی
مەترسی بۆ سەر ئاسایشی هاوڵاتیان. دیار جەمال دەنگی ئەمریکا، مووسڵ. ساڵە هەل لە عێراق دەمێنینەوە لەم بە شەشدا سەرنج دەخێنە سەر بەرنمەیەکی نوێ کە لەلایەن نوێنەرایەتی ئەمریکا لە عێراق ڕاگەندراوە کە ئامانجی بەهێزکردنی پەیوەندیە دیپلۆماسیەکانی نێوان ئەمریکا و عێراق و هەروەها بۆ پشتگیریکردنی میدیای ئازاد و پێشخستنی خوێندنە بە زمانی ئینگلیسی بۆ زانیاریش لەسەر وردەکاریەکانی ئەم بەرنمەیە و گرنگەکەی و چۆنیەتی بەشداریکردن لە بەرنمەکە هاوکارمان ڕێکار حوسێن لە ستودیۆ لەگەڵمان دەبێ. ڕێکار خۆت باس بکە بەرنمەکە چییە و چی نییە؟ بەڵێ زۆر سپاس بەفراو. وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە ڕێگەی باڵۆزخانەی ئەمریکا لە بەغدا هەلێکی زۆر نایابی دابین کردووە. حکوومەتی ئەمریکا لە نێوان 25,000 دلار هەتا $5 ملیۆن تەرخان دەکات بۆ ئەو ڕێکخراوە کەسانەی لە عێراق و هەرێمی کوردستان کە لە بوارێکدا کار دەکەن و ئەو وارە پەیوەندی بە بەهێزکردنی پەیوەندی کللتوری و ئابووری و پەروەرەیی لە نێوان ئەمریکا و عێراقدا هەیە. ئەمریکا ئێستا دەیەوێت پەیوەندەکانی لەگەڵ عێراق لەسەر بنەمای کللتوری و هاوکاری ئابووری بەهێزتر بکات. ئامانجی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەوەیە لەو پرۆگرامە بریتە لە لاوازکردنی ڕۆڵی ڕێکخراوە توندڕەوەکانی نزیک لە ئێران و پاشماوەکانی داعش و بەهێزکردنی پەیوەندیەکان بە شێوەیەک بەرژەوەندی هەردوو وڵاتی تێدا بێت. دوامۆڵەت بۆ پێشکەشکردنی داواکاری بۆ ئەم پرۆگرامە بریتە لە 15 مانگی داهاتوو. باشە ڕێکار مەرجێن بەشداربوونێ چنە و کینە و کەسێن کۆ دکارن داخوازێ پێشکەش بکەن؟ بەڵێ ساڵح ئەو لایەنەی داواکاری پێشکەش دەکات دەبێت کار لەو بابەتانە بکات کە دەبنەهۆی بەهێزکردنی پەیوەندی نێوان ئەمریکا و عێراق لە ڕووی کللتور و فەرهەنگ و ئابووریەوە. ئەمە هەلێکی زۆر باشە بۆ ئەو کەس و لایەنانەی دەیانەوێت عێراق سوود لەو ئەزمونەی ئەمریکا وەربگرێت کە هەیە بۆ پێشخستنی وڵاتەکەیان. دەکرێت کەسێک بێت یان ڕێکخراوێک بێت داواکاری پێشکەش بکەن بە مەرجی سەرەکیشی ئەوەیە پرۆژەکە بۆ قازانجێک نەبێت، واتە قازانجی شخصی تێدا نەبێت، بەڵکو بۆ پێشخستنی کۆمەڵگە بێت و بۆ بەرژەوەندی تایبەتی و بزنس نەبێت وەکو ئاماژەمان پێبدا. بۆ نمونە ڕێکخراوێکی ڕۆژنامەوانی کار دەکات لەسەر گرنگی ئازادی ڕۆژنامەوانی و ڕوبەڕووبوونەوەی پرۆپاگەندای حکوومەت دەتوانێت داواکاری پێشکەش بکات. ئەمەش بەو پێی ئازادی ڕۆژنامەگەری بۆ دیموکراسیەتی ئەمریکا زۆر گرنگە. یان ڕێکخراوێک کار دەکات لەسەر ئاڵگۆری هونەری و میوزیک و کللتور لە نێوان عێراق و ئەمریکا، ئەمەش دەتوانێت داواکاری پێشکەش بکات. پرۆگرامەکە دەکرێت 3 مانگ هەتا 24 مانگ بخایەنێت. ئەو کەسەی پرۆپۆزەڵەکە پێشکەش دەکە ینی دەتوانێت لە کاتێکی کراوەدا کارەکانی ئەنجام بدات و هەموو زانیاریەکانیش لەسەر چۆنێتی پێشکەشکردنی داواکاری بۆ ئەم دەرفەتە لە ماڵپەڕی باڵۆزخانەی ئەمریکا دانراون. زۆر سپاس زانیاریان. جگەل لە ڕۆماڵکردنی هەواڵ و ڕووداوە هەنووکەیەکان بۆ ئێمە کە تازە دەستمان کردووە بە بڵاوکردنی بەرنامەی تەلەڤیزیۆن گرینگە گوێ لە بەردەنگی خۆشمان بگرین و تێڕوانینی خەڵک بۆ دەستگاکەمان ببینین و ببیستین. هەر بۆیەش لەم بەشەدا پەیامنێرەکانمان لە بەشە جیاجەکانی کوردستانەوە بۆ چوونی خەڵکیان سەبارەت بە بەشی کوردی دەنگی ئەمریکا وەرگرتووە و چاوەڕوانیەکانیان لە دەنگی ئەمریکا خستوەتە ڕوو. بەێ بەفراوڕاستی هەنێک ژمارەشاندن من بەری ئەموەرن سوودیم لێ گوهداری کرد واڵکێش بوون داخوازین جوراجور و گەلک بوارین ئەوێ دەهەنا وەکو نمونە لە باژارێ سلیمانیە وڵاتی دەبێژن ینی وێنەیە ڕاستینە نەتەوە کورد ڕاگهینن بەحسا ژیانە خەلکێ و کێشەین سیاسی بکەن دناو گەلک بوارێن دندەژی. پەیامی میدیایی پەیامی نیشتیمانی بێ گرنگیدان بێ بە پرسە نەتەوایەتیەکان بە کللتور و دابوونەریت و بەو دۆزانەی کورد کە تا ئێستا بەداخەوە لەلایەن بێگانەکان یاخود لەلایەن کەسانێک کە دژە کوردن زیاتر دەستی بۆ براوە. هیوادارین دەنگی ئەمریکا بتوانێت ئەو وێنە واقعیە ڕوونە گرنگی کورد بگەیەنێت کە پێویستە بۆ خەمی نەتەوەکە و لە هەمان کاتیشا گۆڕانکارێکی گەورە بکات. گرنگی بە کەناڵە کوردیەکەی بن زۆر گرنگە چونکە هەرێمی کوردستان
و کورد بە شێوەیەکی گشتی لە ڕۆژڵاتی ناوەڕاستان لە مووقعێک گرنگایەوە کاریگەری گەورەی هەیە لەسەر ئەو گۆڕانکارانی کە لەم ناوچەیە ڕوئەوە هەمیشە ئەمریکەکانیش چاویان لەسەرەتی هەرێمی کوردستان کێشی زۆرە لە ڕووی میدیاییەوە دەنگی ئەمریکا بێت چاوی لەسەر ژیانی خەڵک بێ لەسەر بژێوی خەڵک بێ لەسەر کێشە سیاسەکانی بێ و تەنها سەر ئەو کێشانی کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە ئێمە وەکوێن هاڕتی چاومان لەوەیە کە بگەڕێنەوە سەر ئەو کاتی کە جۆرێک لە ڕێکەوتنمانە بوو بەشێک لە بەرنامەکانیمان پەخشە کرد بە خۆشحاڵیەوە گەر ئەوە بگەنەوە و ئاستا ئێمە ئامادەین کە بامان شەوەی ڕابردوو بەشێکی بەرنامەکانیان پەخش بکەین. ئەم کەناڵە کە تازە جارێکی ترەکرێتەوە کە جێگایەک بێت بۆی کە بتوانێت ئەو پرسانی کە پەراوێز دەخرێت گرنگی پێ بدە و ئەو پرسانە و خەباتی کە لێرە ژنانە ئەیکات ڕۆژانە بتوانن ئەکسی بکەنەوە نەک هەر ئەوەی کە ببن بە بەشێک لەو میدیانەی تر کە جاری وهەیە لە دژی پرسەکانی ژنان و پرسە مەدەنیەکان کارەکە. ئەوەی کە من بیستمە لە برادرانی بۆردی دەنگی ئەمریکای ئەو کاتا وتیان VOA بریتیە لەوەی کە ئیعلامێکە سیاسەتی ئەمریکا بە دەرەوەی ئەمریکا دەگەیەنێ بەڵام هیوادارم پێچەوانەکەشی هەبێ یعنی خەڵکی دەرەوەی بڵین ئەمریکا دەنجی بگاتە حکوومەتی ئەمریکا. خۆتەزانی لە بەرنمەکانە شێوازی چیرۆکی گێڕانەوە باشترین کاریگەرترین شێوازە بۆی دوێنەر گوێگر هەتا کۆتایی گوێ لە هەواڵەکان بگریت هەتا کۆتایی گوێ لە بەرنمەکان بگریت شێوازێکە لە شێوازەکانی میدیا کە سەرنجی خوێنەر و بینەر و گوێگر ڕاکێشێ ئەم ستایلەی کە پێشتر هەبوو گەر گۆڕانکاری تێدا بکرێت و زیاتر گەری پێشە پێدن زۆر باشە ومێدەوارم وەکو چۆن هەمیشە دەنگی ئەمریکا لە ڕابردوو داهێنەر بوو لە بواری میدیا ومێدەوارم ئەم جارش بە گوڕوتینێکی تریەوە داهێنەرانتر کاری میدیایی بکەن. هەر لەم بارەیەم جارەشە چینە شاری کۆبانی شاری هاوکارم ساڵح بە ساڵح پێکەوە بزانین هاوڵاتی و شاریەکانت چ دەڵێن و چاوەڕوانەکانیان چییە؟ ینی باوەڕ بکە هەنەکان جوان ئەز وەکو کەسی دناستیکم ینی ڕۆژفانی کۆبانیژی ناخوازە پرەنگی و بەرفەرە بوونێ ینی ژێ دەنگی ئەمریکای دکن و ji bo de romalkirinê de ji rewşa rojaneya xelkê heta çand û hunerê heta behsa jîngehê jî dikin. Em dixwazin ku dengê Amerîka zêde balê bikişînê ser cûreyên werzîşê yên xordan dibin, çiyên genca dibin, çi kesê gotine vê civakê de dibe jiyan dike dengê Amerîka balê bikişînê ser wê. صار كاسي هون محتاج بين غزان بين كزلم الوان دبي كود بني تنابوني دانك وهاتنا جغبار تنابوني هاتنا هلوشاندنا تشتك تدخل خانه من غير عيشات خوا بكن يعني غزاني خواش غزاني در كبن يعني شخص كبرنگ زاراوای زمین تیده هبه زاراوای چانده تیده هبه و هر چی هانی کفن شوبی شخص بحث کفن شوبی جبه که پر دولمنده ام بیوینه گرینگی بده دنگ بیجی چانده کردان داخواز آماج دنگ امریکا بیتر راپورین خوا لسر جنگه و خوازای وی باجاری بیتر او بکن و بریا هشیاریان راپورین خوا هشیارین ناف وی گلی دا بلاو بکن جبو کو مناخ وی باجاری باش ببه و پاراستنا خوازای واری کرن. والله أنا دخوزن بالنسبة لدنج أمريكا تركيز السر تسهيلات مواد المتحدين الأوروبيين وتركيز السر انه اداري موجود كان بتشكلي اليكاري متحده بك خاصه بعد 10 سال شوي وتقريبا 15 سال بنجي فمتحدين دائما فترات عدم استقرار دا عيشتبون خاصو هيفين ماش دنگ امريكا كورولا كي ام بيجي جرينكيا كي بده بريا تقارير خا چاند و هنره تشتن هنري ام بيشن كسن برهمدار نفشن نو دالي شي وكاري دام بيشن تدید و داره ده یک وقت شغل دستک که دیدی کسی جرا دبی انرژی یک طاقه که حتی اوج سر خواب کار بکه و بشغله. دنگ ما بگه دنگ امریکا نو ما یعنی ما درخن نو یعنی مجبور اوه درخن یعنی پرتشت هنه هم کانن بکن بس همونی تکس نابینه یعنی خوزن با تشتا اونا مرا اولی کار من که هم کانن و بخواد درخن. بله ام جوه مجاری بچن مجاره که نرمتر جاران جلو برگن نتوی دبن پرا هری بدو جبو ناسکرنا گلان
ویجاره لناوندا پایتخت آلمانیای لباجار برلین رنگ و رسانیا جلن کردی بالا هر کسی کشاند. در چارچوبه هفته مودای برلین دا فستیوال نافدارا به نام فاشن اوپن ایر ل میدان الکساندر پلاتس هات دارخستن. در ناو نه دیزاینر ناو نتویدا دیزاینر کرد شیما زهاوی به براندا خواه شما دیزاین بشتار بو و وکو نونرا کردستان و آلمانیای کاری بو به نشاندانا جلین کردین رسن و نوژن بالا ارگانیزرین فستیوال و بینرین اوروپی بکشینه و خونه خواه زاروکتی پیک بینه. بەڵێ ساڵح وەک هەمیشە لە کۆتایی بەرنامەکە دوور دەکەوینەوە لە هەواڵە سیاسیەکان و دەڕۆینە لای جیهانی تۆپی پێ. بله هفکاری ما سیروان تم مجاری اودکه سیروان لویدری بمرایه دم باش سیروان یعنی بریم در برنامه دست بکن براستی تشتکی و همه و سیر رو بدا لدیساجی رو ندا یعنی بل او بکو همان نزیک بکو مثل برانبر ارژنتینی بسر که ولی دیسا ارژنتینی بگراند کاچ راسته یعنی یک خوشترین مبهور بریم ورن استودیو مبهور لوفیس تماشا دکر یعنی یک خوشترین براستی یاریین جام جهانی بو ایسال دو برانبر بسه مصر حطا كليكا حيشتي وسياجي بسر كتب وصالح ميسي وهفالين خوكاري بون ازمونا ارجنتيني بكار بينن ودناف حفت بو 10 دقان تف دما زيدكري كاريبون وانجامي بوغهرن وسركفتني يعني بيش بنكتني بكن سركفتني كبرشاف وبويا كيجي مصر تشو قوناغا يعني مصر دركت وارجنتين تشو قوناغا حشتيان قلي بينران جبلي ويجي دو ياريا امريكا وبلجيكا لفر هلبت لسياتل الباجار سياتل بيكات واوجي بانجام كانال جوردلي من واليجرين دنيا تيما امريكا يبو چار بيك جبو بلجيكا بداوي بو وكيدن قالي بينران ايرو بشتيشن خليكان جيمك دن دنافبرا امبيجن كولومبيا وسويسرا يا هري داويه امبيجن ليستكا هري داويه قوناغا شازدانه كوبوي كي نافين همو تاخمين فوتبولي ين اجتماعي بردوام دكن اقوم بيتر بحثا فيك بكن نوها جبلجيكا ي ناو بجيواني فوتبولي نارنتوي كاك دانا حما كريم بمرايكاك دانا بخير هاتي بري حرتشتي از بدلكي خمجين بيروز باهيه لتهدكم جبرغو تيما ولاتي تز زورا تيما ولاتي مبر كاك دانا بقشتي تشاوا او جيم ديت بله سلااو کاک سیروان بەڕێز ڕێز و خۆشەویستی بۆ بەڕێز و بینەرە خۆشەویستەکان لە ڕاستیار چەند یاریەکە لە کاژمێر دوی بەرەبەیان بە کاتی بەلجیکا بەڕێوە چوو بەڵام هاندەران و ئەوانەی کە خۆشەویستانی فوتبۆڵ هەموو بە دیار یاریەکەەوە دانیشتون کە تا نزیکەی چواری بەیانی درێژەی کێشە هەروەک وەزانی کاک سیروان ئەم یاریە مشتومڕێکی زۆری دروست کرد پێش دەستپێکردنی یاریەکەویش بە لابرنی کارتە سوورەکەی یاریزانی ئەمریکی کامە مشتومڕێکی زۆری هێنا لەگەڵ خۆیان و هەروە پێشێتی تۆپی پێی بەلجیکا داوای ئەوەی کرد کە ئەوە قبول نەکرێت تا یەکێتی تۆپی پێی ئەوروپاش بەیانامەی لەسەرەوە دەرکرد بەڵام فیفا بەپێی یەکێک لە بڕگەکان وتی ئەمە سزاکە ماوە بەس ئەتوانین دوای بخێن بۆ ساڵی ئایندا بەڵێ بۆ گەڕانەوە بۆ یاریەکەی دوێنێشە و ئەرۆک و بینیمان پێش چەند مانگێک لەمەوە پێش بەلجیکا و ئەمریکا یاریەکی دۆستانەیان کرد لە یاریێشە بەلجیکا توانی 2 گۆڵ بەرامبەر 5 گۆڵ یاریەکە بێتەوە دوێنێش مدەڕیبی بەلجیکا ڕاستیەکەی بە تشکیلەیەک یاری کرد حتا بۆ پیشەگەرانی بەلجیکاش سیر بوو بەلایەنەوە کاتێک کە با بڵێن گۆڕانکاریەکی زۆر گەورەی کرده بوو ئەمە جێگای سەرسوورمان بوو بەڵام ئەوەیە زیرەکی ئەو فێرکەری بەلجیکا لەوەیە زۆر باڵادەستی بەدەستێنا هەرچەندە من بەڕاستی بێڵم ڕاستە تۆپی پێ بەشێ
هەڵەکردن لە تۆپی پێیا بەشێکە لە یاری ئەو هەڵێ کوشندەی گۆڵچەکەی ئەمریکا کردی بۆ بەدەستێنانی گۆڵی سێم زیاتر یاریزانانی ئەمریکای سات کردەوە و گۆڵی چوارەمیش لە دەقەکانی ئەخیرا دیسان بە هەڵەیەکی بەرگریکارەکەی ئەمریکا بوو. ینی ئەتوانم بڵێم یاریەکە بە شێوەیەکی گشتی ئاستی بەرز بوو، بەڵام ئاستی بەلژیکا زیاتر بەرزتر بوو لە ئەمریکا، چونکە ئەمریکا لە ساڵانی باڵێن چەند ساڵێکی زۆر نییە کە بە تایبەتی ئەمان کە پێڵێن سۆکەر لای خۆتان زۆر تا سەژ ئەترافی پێ ناکەن ئیلا فوتبۆڵ ئەمریکەکەی خۆتان نەبێ بڵێن زیاتر. بۆیە لەبەرەوە بەلژیکا تەوان لە ساڵانی ڕابردووە و زۆر خبرەی زیاترە بۆ بەشداربوون لە جامی جیهانی. بەس کاک دانات دبینە ینی دوچار یاریەن پێشیدا ئەمریکا ئاستای بلند بوو، ینی تەنێ دوێ یاریەدا ڤەگەریا ینی ئاستاوی گەلێکی داکەت بالکێش بوو و دوێ قۆناغێ دەبووی شکلی و بەلکیش بەرگ و گەلێک فشارژی لەسەر تیمە ئەمریکی هەبوو کۆ تایبەت پشتی مەسەلا پرزگرێکە کارتاسۆر و ئەو بریارە کۆ هاتە داینجالیە فیفا بە هەر حاڵ ینی مەسەلا تەکنیکی و مەسەلا ناوبژیوانیە تەڤلی هەبوو و بریارین وسا و هەلبەت سیاست کەت ناو سەرۆکی ئەمریکی دانالد ترامپ دو بەحساوەیەکێ کرد. بە هەر حاڵ کاک دانا ئەستوازم بەحسا ji ber got derfet nebû berî em werin stûdyo ya Misr û Argentina bidawî bû lê helbet te temaşe kir. Tu çawa heger bi Kurtî tu behsa wêyekê bike Misr yanî heta deqiyên dawî jî yanî lîsteke gelkî mezin lîst. Çi bû heta ku Misr her tişt dest da û Arjentînê her tişt guhart? بەڵێ سەریکە کاک سیروان بەڕاستی بە ئێمە ڕازگۆ بین لەگەڵ خۆمانە. من وەکو ناوژیوانێک ئەگەر لە ڕوانگەی ناوژیانێکەوە سەیری بکەم گلەی گازاندە لەسەر چی هەیە؟ هەمیشە بۆ وڵاتە بچکۆلەکان ئەو وڵاتانی مەسەلەن مەسەر پێش ئەوەی گۆڵێکی کرد پێش گۆڵی دووەم گۆڵێکی تریشی کرد وار گەڕایەوە بۆ فاوڵێک کە لەو سەری ئەو سەر بوو پێش تقریبا هەتا گۆڵەکە کرا زیاتر لە 10 چرکەی خایان گەڕانەوە بۆ حاڵەتە. بەڵام ئەگەر بە هەمان شێوە بینەوە بۆ یاریەکەی فەڕەنسا و پاراگوای ئەو هەموو شتە ڕوویان بە هیچ شێک نەگەڕانەوە بۆ بار. ئەمە تەوان گلەی و گازاندەیەکی زۆرەیە چونکە من لەگەڵ ئەویان بگەڕێیتەوە 100% ئەوە یاساییە گەڕانەوە بۆ پاولی یەکەم کە ڕوویە، بەڵام خۆزگا هەموو یاریەکان بە یەک پێوەربەیە. ئەوە جێگەی گلەیە کاک سیروان. بەڕاستی ئێمە لەبەری کاتشمان نییە ئەتوانین وەکو باسمان کرد کاک سیروان پێشووتر ئێستا لە 100 دوو تیپی ئەوروپی ئەگەر فەڕەنساش لەگەڵ مەغریب یاریەکات دوو تیپی ئەوروپی ئەگاتە قۆناغی چواری زێڕین، چکە یاریەکیان لە نێوان نەرویج و ئینگلترا یاریەکەی کە ئیسپانیا و بەلژیکا اینجا فەڕەنسا و مەغریب لەم بەریژ سوئیسرا ماوە لەگەڵ کۆلۆمبیا. ئەگەر دوو تیپەکەی ئەمریکای جنوبی ئەرجنتین و کۆلۆمبیا ئەگەر کۆلۆمبیا بیباتەوە یەکێک لەو تیپانەش یعنی ئەو کاتە بزانین ئەگەر مەغریب بەرامبەر فەڕەنسا بزانین چیە کات ئەگەر مەغریب بیباتەوە و ئەرجنتین و کۆلۆمبیایەکی چەمبڕۆنای یعنی ئەو کاتە دوو تیپی ئەوروپی بەرامبەر تیپێکی ئەفریقی و تیپێکی ئەمریکای باشوور ئەتوانن ینی نها بەحسا مەغرب تێکردن وەک یەک نەما ئێدی سوپرایزە نەما ئێدی تشتێکی وڵاتێکی بچووکە هەستێکی ڕەشە و دوێ قەرمانی دەیە ئەفجارە دووەمە ینی تژی ولۆ پێ هەست دەکە کۆنهای مەغرب ji وڵاتên mezin di فۆتبۆلê de tê dîtin. بەدڵنیاییەوە کاک سیروان لە بەرنامەکانی کەشە ئیشارەتمان پێکرد لە دوا پاڵەوانێتی 2022 مەغریب توانی ئاستێکی زۆر بەرزی پێشکەش کردووە پلەی چوارەمی لە سەر ئاستی جیهان بەدەستێنا کامەش پلەیەکی بەرزە بۆ جامی جیهانی و ئێستا ژیانی یاریەکەی لەگەڵ فەڕەنسا زۆر ئاسان نابێرەوە کۆی ئەمڕۆژ وەکو بەڕێزی ئیشارەتی پێکرد مەسر بەرامبەر ئەرجنتین. بەڵام بەدڵنیاییەوە ئەرجنتین بۆ هەموو خیبرە و یاریزانە باش و بەلیاقە زۆرەوە توانی ڕیمۆنتادایەک بکا بەسەر هەڵبژاردەی مەسر و خۆی بگەێنێتە قۆناغی داهاتوو. بەڵێ بڕاستیژی یاریەک گەلێکی باڵکێش بوو کەک دانا ئیرۆ وەک من دەستپێکی دەژی گوت کۆلۆمبیا و سوێسرا دلیزن بۆ یەکێژی قۆناغا 16 بەداویت بە قۆناغا هەشتان ئەم بێژن پشتی دوو ڕۆژان دەست پێت کە سبەت یاری نینن کەکدانا ئەمێ بە بەردەوامی لەگەلتە و میێوانên me din yê vê bernameyê van mijaran behs bikin carek din gelek spas bo beşteriyatekek dana hemeke navbijwanê navdewletî yê futbolê spas ser bijî. سپاس بۆ ئێوەشکات. سپاس بەێ ساڵح و بەفراو جارێک دن تێم جەموە. سیروان پێم وا بێ هەر جوانی یەکێک لە شتەکانی فوتباڵ ئەوەیە کە
پێشببینی ناکرێەوە گیاریەکەی ئەمڕۆ کە تۆ دڵت خۆش بوو تا نیوەی سەرەتایی دڵخۆش ڕاستی هەردووژی خۆش ینی بدل ئێمە بوو کۆکی سەرکەتەبە متخواست مصر سەرکە بۆ وڵاتی بچوچک لێ وەختە گوت وڵۆی بینەرانی عزیز گەیشتینە کۆتایی ئەم بەرنامەیەشمان و سپاس کە لەگەڵمان بوون و هیوادارم توانی بێتمان گرنگترین هەواڵ و بابەتەکانمان پێشکەش کرد بێتن هەر شاد و بەختەوەر بوو.